دکتۆر قژم هەڵەوەرێ ئەمە هەمومان جۆمان لەم قسەیە یەکێکیش لە جوانەکانی ئافرەت بێگومان خژێتی. بەڕێزانم کاتتان باش لە ڕابردوو بە تایبەتی خانمان کاتێک کە تووشی نەخۆشی شێرپەنجە دەبوون یەکێک لەو گرفتانە ئەوە بوو کە بەهۆی بەکارێنانی ئەو دەرزی و دەرمانە و عیلاجانەی کە تایبەتن بە نەخۆشیەکە بەشێک لە قژیان هەڵدەوەری. ئێستا لە نەخۆشخانەی هیواد چەند ئامێرێکی تایبەت بۆ یەکەمین جار لە سەراسی عێراق و هەرێمی کوردستانیش هێنراوەتە ناو نەخۆشخانەی هیوا چی دیکە ئەو نەخۆشخانەی کە توشبووی شێرپەنجەن ئیتر لە ڕێگەی داو دەرمانەکانەوە قژیان هەڵناوەرێ. لەگەڵ دکتۆریات قسە دەکەم دکتۆر سڵاو بۆ جەنابێت پێشەکەیەکی کورتم وت لەسەر ئامێرەکە. ئەم ئامێرە چەند دانە هاتوۆتە نەخۆشخانەی هیوا؟ پێشێکی سوپاسدانەکەم خۆ دەزانی یەکێک لە نیشانەکان یاخود ئەوەی کە بووە بەوەی کە لە ناو کۆمەڵگە باز دەکرێگەرێکی خانمێک بە تایبەتی هەڵوەرینی پرچیە بێوەکو نیشانەیەکی شێرپەنجە دەبیرێت کامەرجی نیگەرانی بۆ من و گشت پزیشکە و لە سەرەتای دەست بەکاربوونەوە زۆرمان هەوڵدا کە ئێمە ئەم ئامێرانە دابینکەین لەتوانێت لە کۆتایی توانیمان کە لە ئێستادا 5 ئامێر لەم نەخۆشخانەیە بەردەستە. خۆ دەزانی کاریگەری ڕاستەو خۆی دەرونی لەسەر توشبوانی شێرپەنجەیە هەڵوەرین ئەمە هەم ڕێگرە هەم هۆکارێکە بۆ کەمبوونەوە یا خاوبوونەوەی هەڵوەرینی ئەو پرچە چونکە بەڕاستی جێ نیگەرانی بوو بۆ ئێمە کە خانمانمان دەبینی زۆر جار دوای وەرگرتنی چارەسەرەکان و زۆر جار خانم ڕەفز یاخود قبوڵی عیلاجی ناکرد تەنها لەسەرەوەی پرچی هەڵوەرێ. هەموو پرسیاری خانم کە هاتە لای من هەمووکو پزیشکیەوە بوو ئیدارەوە بوو دکتۆر قژم هەڵەوەرێ ئەمە هەمومان جۆمان لەم قسەیە یەکێکیش لە جوانەکانی ئافرەت بێگومان خژێتی بۆیە لەبەرەوە لە خەمیەوە بینکامە دابینکەین هەب بۆ زانیاریشتان ئێمە لە ئەوڵۆداوی نۆ ئامێرمان کرد بۆ نەخۆشخانەی هیوا بەڵام وەکو چۆن سلێمانی هەمیشە خزمەتی هەموو شارەکانی کە و دڵێکی کراوی هەبوو ئێمە 4 ئامێریان دوانیان بۆ هەولێر و دوانیان بۆ دووهۆکە کە ئەوانیش بەکاری دێنن. ئەو 5 ئامێرە نرخەکەی چەندە دکتۆر؟ چەند تێچووە؟ ئێمە نزیکەیە توانم پێت بڵێم 174 میلیۆن دیناری عێراقی ئەکات بۆ ئەم 5 ئامێری کە ئێستا هەیە.